ئەو گۆڕانکاریانەی لە کۆنگرەی پێنجدا لە پەیڕەوی ناوخۆی یەکێتیدا کران چی بوو؟ بە درێژایی مێژوو هەرگیز هێندە دەسەڵات نەدراوە بە سکرتێری پێشووی یەکێتی. پەیڕەوی کۆنگرەی پێنج پەیڕەوی تێپەڕاندنی دەسەڵاتەکانی باوک. کۆنگرەی پێنج یەکێتی نیشتیمانی کوردستان بەراورد بە کۆنگرەی چوار و کۆنگرەکانی دیکەی یەکێتی زۆرترین گۆڕانکاری تێدا کراوە. جگە لە گۆڕینی سیستەمی بەڕێوەبردنی حیزب ئەندامانی سەرکردایەتی و مەکتەب سیاسی و بەشێک لە ئۆرگانەکانیش کەم کرانەوە. کۆنگرەی پێنجەمی یەکێتی ڕۆژی 27 ئەیلولی 2023 دەستی پێکرد. لە یەکەم ڕۆژی کۆنگرەدا بافڵ تاڵەبانی بە سەرۆک حیزبەکە هەڵبژێرا. لە دوایین ڕۆژی کۆنگرەش دەنگ لەسەر پەیڕەوی ناوخۆی حیزب دراو. بە پێی پەیڕەوەکەش 6 ئەندامی کۆنگرەکە وەکو ئەندامی سەرکردایەتی یەکێتی هەڵبژێران. لەم کۆنگرەی یەکێتیدا یەک لیستی سەرکردایەتی هەبوو دەنگیان لەسەردرا. بافڵ تاڵەبانی لەبارەی ئەو لیستە بە ڕۆژنامەوانانی گوت شتێکی یاسایی و لە هەموو دنیا هەیە. هاوکات دوای تەواوبوونی کۆنگرا قوبات تاڵەبانی کە ئەندامی سەرکردایەتی حیزبەکەیە لە پەیامێکدا ڕایگەیاند کۆنگرەی پێنجەم یەکێتی سەرکەوتوو بوو. یەکێتیە دڵسۆزەکان پەراوێز ناخرێن. وتیشی ئێستا هەمووان چاودێری هەنگاوەکانی یەکێتی دوای کۆنگرەی پێنج دەکەن. بۆیە بە بەرپرسیارەتی سەرکردایەتی نوێی یەکێتی لە هەموو کات قورسترە و دەبێت لە ئاستی چاوەڕوانی خەڵکدا بن. بە پێی زانیاریەکانی تیوار دەکەس لەم ناوانە دەبنە ئەندامی مەکتەب سیاسی یەکێتی و کاندیدی بەهێزن. ئەوانیش ڕەفعەت عەبدوڵڵا، ئاسۆ مامەند، سران عەبدوڵڵا، شاڵە و کۆسرەت ڕەسوڵ، عیماد ئەحمەد و خەسرە و گوڵ محەممەد، جوان ئیحسان، قوبات تاڵەبانی، هاوڕێداڕۆی شێخنووری، دەرباز کۆسرەت ڕەسوڵ، ئەمین بابە شێخ. ئەو کەسانە ڕاستەوخۆ لەلایەن بافڵ تاڵەبانی سەرۆک یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دیاری دەکرێن و دەبێت لە 2 هەفتەی داهاتووشدا کۆبوونەوەی سەرکردایەتی هەڵبژێردراوی کۆنگرەی پێنجەم یەکێتی ئەنجام بدرێت. سران عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت هێشتا کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی نەکراوە. هەرکات کۆبوونەوە بکرێت ئەو کاتە بڕیار لەسەر ئەندامانی مەکتەب سیاسی دەدرێت. ڕێژەی بەشداریشنان لەم کۆنگرێدا زیاد کرا. لەبارەی ڕێژەیشنان لە کۆنگرەی پێنج یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە کۆی 6 ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی تەنها 9 ژن هەڵبژێراون کە دەکاتە 15 ئەنجومەن لە کاتێکدا بەپێی ڕێژەی کۆتایی 25 لە کۆنگرەی ئەم جارە ژمارێک لە سەرکردە دێرینەکان دەرنەچوون و ژمارەیەک دەموچاوی نوێش دەرکەوتن. هەروەها بەشێک لەو سەرکردە و بەرپرسە دیارانە یەکێتی لە کۆنگرەدا بەشدار بوون بەڵام ناویان لە لیستی سەرکردایەتیدا نەبوو. هەریەکان لە قادر عەزیز، ڕزگار عەلی، فەرید ئەسەسەرد، مستەفا چاوڕەش و جوتیار نووری و بێسترین سابووراوی، سیروان کوێخانەجەم، حەمەی حەمەسعید، ئاواد مەحموود و ڕابەر سعید ئیبراهیم. هاوکات هەریەک لەم ناوانە یەکەم جارە دەبنە ئەندامی سەرکردایەتی یەکێتی. ئەوانیش سالار مەحموود، عەباس فەتاح، جەلال شێخ کەریم، سەرکەوت حەسەن، لوقمان وەردی، زیاد جەبار، شێخ جەمال تاڵەبانی، وەهاب هەڵەبجێیی، هاوڕێدار و شێخ نووری، ڕێباز بێرکۆتی، یوسف گۆرانن. مستەفا چاوڕۆژ ئەندامی کۆنگرەی پێنجەم یەکێتی بوو. لە 4 کۆنگرەی ڕابردوودا بە ئەندامی سەرکردایەتی هەڵبژێرا بوو. لەبارەی نەبوونەوەی بە ئەندامی سەرکردایەتی گوتی هەڵبژاردنەوەم بە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی ئارەزومەندانە بووە و من خۆم بڕیارم داوە خۆم کاندید نەکەم چونکە ئێستا من بەرپرسی یەکەکانی هەفتای پێشمەرگەم. جیاوازی کۆنگرەی چوارەم لەگەڵ کۆنگرەی پێنج یەکێتیدا چییە؟ لە کۆنگرەی چوار یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکەم جار 121 ئەندامی سەرکردایەتی هەڵبژێردران و ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندیەکانی یەکێتیش دامەزرا. جگەلەوەی سیستەمی سەرۆکایەتی یەکێتی گۆڕدرا بۆ هاوسەرۆ. بەڵام لە کۆنگرەی پێنج یەکێتی ژمارە ئەندامانی سەرکردایەتی بۆ نیوا کەم کرایەوە. لە بریەوە 2 ئەنجومەنی تر بۆ یەکێتی زیاد کران و پەیڕەوی ناوخۆی حیزبەکەش گۆڕدرا و سیستەمی سەرۆکایەتی بەبێ جێگر بووە. جێگرەوەی سیستەمی هاوسەرۆکایەتی لە کۆنگرەی پێنج یەکێتیدا. لە کۆنگرەی پێنج یەکێتیدا ژمارە ئەندامێتی کۆنگرە جیاواز بوو. لە کۆنگرەی چوار زیاتر لە 1000 ئەندام بەشداریان کرد. بەڵام لە کۆنگرەی پێنج کەم بووەوە بۆ 600 کەس. هەروەها ڕێگەش بە ئەو سەرکردایەتیانەی یەکێتی و خودی لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی پێشووی یەکێتی نەدرا بەشداری کۆنگرە بکەن. ڕۆژێک پێش کۆنگرەش لاهور شێخ جەنگی لە پەیامێکدا جیابوونەوەی خۆی لە یەکێتی ڕاگەاند و ئاماژەی بەوەشدا بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لیستی دەبێت کە بڕیارە ساڵی داهاتوو ئەنجام بدرێت. دەسەڵاتەکانی سەرۆک یەکێتی دوای کۆنگرەی پێنج لە دەسەڵاتەکانی مام جەلال زیاترن. لە یەکەم ڕۆژی کۆنگرەی پێنجەم یەکێتیدا بافڵ تاڵەبانی بە سەرۆک یەکێتی هەڵبژێرا. واتە لە ڕۆژی 27 تەمموزەوە یەکێتی کۆتایی هێنا بە سیستەمی هاوسەرۆکی و ناوی هاوسەرۆکی و تەنانەت ناوی سکرتێری گشتی یەکێتیش گۆڕدرا کە جەلال تاڵەبانی لە 1976 بۆ 2007 واتە بۆ ماوەی 41 ساڵ سکرتێری یەکێتی بوو. بە پێی ڕەشنووسی پەیڕەوی ناوخۆی یەکێتی دەسەڵاتێکی زۆر دراوە بە سەرۆکی یەکێتی. سەرۆکی ئەنجومەنەکانی یەکێتی و دیاریکردنی ئەندامانیان و
تەواوی دەسەڵاتەکانی دارایی و سیاسی و ڕێخستن و بەرپرسەکان دراوە بە سەرۆکی یەکێتی. بە پێی ڕەشنووسی پەیڕەوی ناوخۆی یەکێتی 59 جار ناوی سەرۆکیەکێتی هێنرا و دەسەڵاتەکانی لە مادە جیاوازەکاندا خراوەتە ڕوو. بە پێی مادەی 26 پەیڕەوی ناوخۆ سەرۆکیەکێتی ڕاگری یەکجەنگی و یەکڕێزی یەکێتیە و کار دەکات بۆ پاراستن و جێبەجێکردنی پەیڕەوی ناوخۆ سەرۆکی یەکێتیە و سەرۆکی ئەنجومەنی گشتی یەکێتیە. لە مادەی 21 ئەنجومەنی سەرکردایەتی بە سەرۆکەوە 61 ئەندامە دوای کۆنگرا سەرۆکی یەکێتی بانگێشتیان دەکات بۆ کۆبوونەوە سەرپەرشتیان دەکات. لە کاتی بەتاڵبوونی ئەندامێکی سەرکردایەتی سەرۆکیەکێتی دەتوانێت شوێنەکەی پڕ بکاتەوە. بە ڕەزەمەندی سەرۆکیەکێتی 5 کورسی سەرکردایەتی بۆ کەسایەتە سیاسی و حکوومیەکان و 5 کورسی بۆ کەسانی دێنە ناو یەکێتیەوە دیاری دەکات. بە پێی مادەی 30 لە پەیڕەوی ناوخۆی یەکێتیش دەستگای دارایی مەڵبەندی دراساتی گشتی ناوەندی کاروباری یاسایی لەگەڵ سەرجەم پەیوەندیەکانی بەغدا و عێراق بەگشتی و هەر پەیوەندیەکی تری کاریگەر هەبێت ڕاستەوخۆ بە سەرۆکەوە دەبەسرێتەوە. لە مادەی 33 هاتووە ئەندامانی مەکتەب سیاسی 12 بۆ 14 ئەندامی سەرکردایەتی دەبێت و لەلایەن سەرۆکیەکێتیەوە پێشنیاز دەکرێت. هەروەها لە مادەی 37 هاتووە لێ پرسراوی مەکتەبەکان و بەرپرسی بۆرد و بەشە سەرەکیەکان کە ئەندامی سەرکردایەتین هەروەها بەرپرسی مەڵبەندەکان لەلایەن سەرۆکیەکێتیەوە دیاری دەکرێن. جگە لەوەش لە مادەی 46 هاتووە دەستگای دارایی یەکێتی سەرپەرشتی خەرجی و داهاتی یەکێتی دەکات و ڕاستەوخۆ بە سەرۆکی یەکێتیەوە دەبەسرێتەوە. بۆردی داهات لەلایەن ئەنجومەنێکەوە بەڕێوە دەبرێت کە سەرۆکی یەکێتی پەسەندی دەکات. هەروەها ناوەندی کاروباری یاسایی بە پێی مادەی 50 بەرپرسێکی دەبێت و لەلایەن سەرۆکی یەکێتی دیاری دەکرێت. بە پێی مادەی 53 مەڵبەندی دراساتی گشتی لێ پرسراوێکی دەبێت و لەلایەن سەرۆکی یەکێتیەوە دیاری دەکرێت. لە مادەی 55 هاتووە ئەنجومەنی پاراستنی بەرژەوەندیەکانی یەکێتی لە 9 بۆ 15 ئەندام پێک دێت و سەرۆکی یەکێتی ئەندام و سکرتێر و جێگرەکانیان دیاری دەکات. جگە لەوەش مادەی 57 باز لەوە دەکات ئەنجومەنی پشتیوانی لە 100 ئەندام پێک دێت. ئەندامەکانی و جێگر و سکرتێری ئەنجومەنەکە لەلایەن سەرۆکی یەکێتیەوە دیاری دەکرێن. بەگشتی ئەوەی ئەو دەسەڵاتانی لە سای هەمواری پەیڕەوی ناوخۆی یەکێتی بە باڵ تاڵەبانی دراون بە درێژایی مێژووی یەکێتی لە دامەزراندنیەوە نەدراون بە جەلال تاڵەبانی دامەزرێنەر و سکرتێری پێشووی یەکێتی.